ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەڕێوەبەرێکی بانک گیانی لەدەستدا 1964 هۆکاری گیان لەدەستدانەکەی ئاشکرا ئەکات. لە سلێمانی باخچێکی ساوایان منداڵانی کورد دیسان فێری زمانی کوردی ئەکاتەوە. سڵاوتان لێبێت. بڕیارە لە ئیدارەی گەرمیان بە یەک پاکێت زەوی دابەشکردن بەسەر فەرمانبەران دەست پێ بکرێت. بۆیە بەڕێوەبەری شارەوانیەکانی گەرمیان نووسراوی بۆ سەرجەم شارەوانیەکانی ئیدارەکەی کردووە پێیان ئەڵێ پەلە نەکەن لە دابەشکردنی زەوی تا بە یەک پاکێت پێکەوە دەست بە دابەشکردنەکەی ئەکرێت. ئەوەش پاش هاتنەوەی هەموو ناوەکان. بارزان کەریم بەڕێوەبەری گشتی شارەوانیەکانی ئیدارەی گەرمیان ئەمڕۆ پێنجشەممە بە 1964 وت زەوی دابین کراوە بۆ دابەشکردن، بەڵام بەشێک لە زەویەکان کشت و کاڵین و چاوەڕێن بخرێتە سەروەزارەتی شارەوانی و کارەکانی فراسکردنیان تەواو بکرێت. لە سنووری ئیدارەی گەرمیان نزیکەی 26,000 فەرمانبەر مافی وەرگرتنی زەویان هەیە. تا ئێستا زیاتر لە 10,000 کەس ناویان گەڕاوەتەوە بۆ وەرگرتنی زەوی. بەڕێوەبەری شارەوانیەکان ئەڵێت هەر کات ناوی هەموو فەرمانبەران گەڕایەوە و کات دەست دەکەن بە تیر و پشتی دابەشکردنی زەوی بۆ ئەوەی هەموو فەرمانبەران وەک یەک مافیان هەبێت لە وەرگرتنی شوێنە باشەکان. لە سلێمانی کۆنتترین باخچەی منداڵان باوەشی بۆ ئەو منداڵانە کردوتەوە کە لەگەڵ خێزانەکانیان لە دەرەوەی هەرێم بە یەکجاری ئەگەڕێنەوە، بەڵام زمانی کوردی نازانن. باخچەکەی سلێمانی هەر ئەوە ناکات، بەڵکو بە پێی پلانێکی هەموو هەوڵێکی خۆی ئەدات ئامێری موبایل و شاشەکان لە منداڵەکان دوور خاتەوە. ئەمڕۆ باخچەکەی منداڵان چەند چاڵاکێکی جۆرا و جۆری ئەنجامدا کە گۆرانی منداڵان و نمایشی جل و بەرگ و هەروەها پێشەنگای شێوەکاری لە خۆگرت بوو. هاژە عومەر بەڕێوەبەری باخچەکە بە 1964 وت لە باخچەکەیان کار بۆ پەروەردەکردنی منداڵان دەکەن و دووریان ئەخەنەوە لە موبایل و شاشەکان. بۆ ئەو منداڵانش کە لە دەرەوەی هەرێم لەگەڵ کەسوکاریان ئەگەڕێنەوە کار لەسەر زمان و پەروەردەکردن و فێرکردنیان دەکەن، چونکە دەڵێ کە دەگەڕێنەوە زمانی کوردی ناسانن. بەرەبەیانی ئەمڕۆ هەرێم حەمە ساڵح بەڕێوەبەری بانکی شارە زوور لە تەمەنی 42 ساڵیدا بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستدا. 1964 هۆکاری گیان لەدەستدانەکەی ئەم بەڕێوەبەرە ئاشکرا ئەکات. دلێر کەریم کە ئامۆزایی هەرێمە بە 1964 وت هەرێم ماوەی ساڵ و نیوێک بوو نەخۆشی گورچیلەی هەبوو. زەرعی گورچیلەیان بۆ کردبوو، ماوەیەک زۆر باش بوو. دواتر وەکو خۆی لێ هاتەوە و تیشی دەبوایە پابەندی ڕێنماییەکانی پزیشک بێت کە بۆی دانرابوون، بەڵام بەهۆی ئەوەی زۆر دڵسۆز بوو بۆ کارەکەی واتە کاری بانک بەردەوام لە ناو خەڵک بوو، نەیتوانی پابەندی ڕێنماییەکانی پزیشکی بێت. بە قسەی ئەو ئامۆزایی هەرێم بەهۆی تێکەڵبوونی بە خەڵک تووشی ڤایرۆسێک بوو. دوای چارەسەرکردنی زیاتر لە 6 هەفتەیە دیسانەکە تووشی ڤایرۆسی خوێن بووەوە. بەرەبەیانی ئەمڕۆژ لە نەخۆشخانەی شار لە سلێمانی کۆچی دوایی کرد. هەرێم حەمە ساڵح خێزاندارە و خاوەنی 4 منداڵە و خوێندکاری قۆناغی سەیبەشی گەشەپێدانی مرۆیی بوو لە کۆلیژی پەروەردەی شارە زوور. ماوەی 7 ساڵیشە بەڕێوەبەری بانک بوو لە شارە زوور. کێشەی کۆکردنەوەی سەگی بێلانە لە قەزای کۆیا بووە بە کێشە. گروپێک خەریکی کۆکردنەوەی سەگەکان و هەڵمەتێکیان دەست پێ کردووە، لەو لاشەوە گروپێکی دیکەی ئاژەڵدۆز داواکەن هەڵمەتەکە ڕابگیرێت. هاشم عەبدوڵڵا و مامۆستا ئاینی سەرپەرشتی هەڵمەتەکە ئەکات بە 1964 وت لەلایەن هەندێک کەس کە خۆیان بە چالاکوان ناساندووە پەیوەندیان پێوە کردووە کە هەڵمەتەکە ڕابگرێت، بەڵام ئەوان بەردەوام و ڕایان نەگرتووە و تیشی تیمەکەی ئەوان دوور لە تونند و تیژی سەگەکان دەگرن و کۆیان دەکەنەوە. لە بەرامبەردا بەشێک لە چالاکوانان دەیانەوێت ڕێگری لە هەڵمەتەکە بکەن، چونکە ئەڵێن هەڵمەتەکە مافی ئاژەڵان پێشێل ئەکات. هاوکات هاوڵاتێکی کۆیە بە ناوی بێستون کە 2 ساڵ لەمەوبەر کوڕەکەی لەلایەن سەگەوە پەلامار درراوە، ئەڵێت هەر کەسێک ڕێگری بکات لە هەڵمەتەکە سکاڵای یاسایی لەسەر تۆمار ئەەکەم. لەگەڵ ئەوەشدا هەڵمەتەکە بەردەوامە کە لە سەرەتای ئەم ساڵەوە دەستی پێکردو، قۆناغی دووەمیش هەفتەیەک لەمەوبەر دەستی پێکردووە، بەهۆیەوە تاکو ئێستا نزیکەی 300 سەگ کۆکراونەتەوە و ڕەوانەی شەڵتەرەکەی هەولێر کراون. چەند ڕۆژێکە لە سۆشیال میدیاکان لە هەرێمی کوردستان وێنەی جۆرا و جۆری ماری گەورە و زەبەلاح بڵاو ئەکرێتەوە. ئێمەش کە تێبینی بڵاوکردنەوەی ئەو ڤیددیۆیانەمان کرد بە تایبەتیش ئیمارەکان بە دوواداچوونمان بۆ کرد، وتمان بزانین ئاخۆ لە هەرێمی کوردستان ئەو جۆرە مارانە هەیە. بەپێی بە دوواداچوونەکانی 1964 کە لە سەرچاوەی زانستیەوە ئەوە جارێ بەشێک لەو مارانەیە کە
بڵاو کراونەتەوە تەبەن ماری گەورە و زل و زەبەلا هەن لە یەکێک لەو وێنانە ئێستا پیشان ئەدرێ باس لەوە ئەکرێت کە مارەکە درێژەکەی 4 مەترە. ئەوە لە ناو ئۆتۆمبیلێکە گوایە دەریەکەن و بە کوردیش قساکەن. ئەوە یەک لە مارەکانی ترە. ئەوە شیان گوایە لە دەربەندی گۆمەسپان بیندراوە ئەو مارە تەبەن زۆر گەورەیە. بە هەر حاڵ ئێمە بە دوواداچوونمان بۆ ئەم بابەتە کرد کە بە دوواداچوونیش بۆ ئەم بابەتە ئەەکەی ئەبێ لایەنە زانستی و فەرمیەکە وەربگرین. مامۆستا سۆران حەمەعەلی مامۆستای بەشی زیندەوەرزانی لە کۆلیژی زانست لە زانکۆی سلێمانی کە تایبەتمەندی ئەو بوارەی هەیە بە 1964 وت ئەوەی کە بڵاو کراوەتەوە زیاد لە پێویست گەورە کراوە چکەوتی ماری بەو شێوەیە گەورە لە هەرێمی کوردستاندانە ئاشکرای کرد کە درێژترین مار گەورەترین مار ڕەشماری پێ ئەڵێن کە درێژەکەی ناگاتە 2 مەترونی و مارێکی ترسناکیش نییە هەروە هاوتیشی ئەو جۆرە مارە ڕەشانە لە تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان بڵاو کراونەتەوە بڵاو بوونەتەوە و مارێکی ژەهرداریش نییە. بێگومان بڵاوکردنەوەی ئەم جۆرە مارانە لە پلتفۆرمەکانی سۆسیال میدیا بە شێوێکی ناڕاستەوخۆ هەر کەسێک بیبینێ ترس و دوودڵیەک لەلایەن گەشتیاران یاخود ئەوانەی کە گروپی شاخەوانین یان هاوڵاتیان بە شێوێکی گشتی دروست دەکات. بۆ ئێمە بە پێویستمان زانی بە دوواداچوونی بۆ بکەین و ڕاست و ڕەوانی ئەو جۆرە مارانە ڕوون بکەینەوە کە ئاخۆ هیچ مارێک لە هەرێمی کوردستان هەیە 4 مەتر درێژ بێت بێگومان وادار نەچوو. هەواڵەکانم پێشکەشکردن کاتێکی خۆش بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.